پەیامەکەی بارزانی لە نێوان یەکخستن یان ترازانی نێوماڵی کوردیدا و ئەگەرەکانی کشانەوەی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان و کاریگەریەکانی. پەیامەکەی بارزانی و ململانەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات پرۆسەی سیاسی هەرێم بەرەوچووە بن. تێکچوونی دۆخی ئەمنی کەرکووک، ناکۆچەکانی کورد و دوو ئیدارەیی لەو پارێزگایە تا چەند ڕنگدانەوەی لەسەر دۆخی ئەمنی هەبووە، کێ بەرپرسە لە پاراستنی ژیان و ئاسایشی هاوڵاتیانی ئەو شارە. شێوی و ئاڵۆزیەکانی کۆنگرەی پارێزەران لە نێوان لە دەستدانی متمانە بە پارێزەران و ڕەوشی پارێزەری لە هەرێمی کوردستاندا تا چەند پیشەیبوونی سندیکا و ڕێکخراوە مەدەنیەکان دەخەنە ژێر پرسیارەوە. مانشێت شەوی هەینی کاتژمێر 8:05 لە NRTۆ پێشکەشتان دەکرێت.